جوتیارێکی گوندی سەرقەڵایە لە سنووری ناحیەی سەنگاوی سەر بە قەزای چەمچەماڵ. بۆ یەکەم جار ئەم جوتیارە گرنگی بە بەرهەمی فستق دەدات و باخێکی فستق بە هاوکاری ئەندازیارێکی ئێرانی دروست دەکات. فەرهاد حەمەخورشید دەڵێت بۆ یەکەم جارە لە سنووری بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی چەمچەماڵ باخێکی فستقیان لێدا و سەرکەوتنیشی بەدەست هێناوە. بەو پێی کەشوهەوای سنوورەکە تەواو لەبارە بۆ دار و باخی فستق. وتیشی گەر وەزارەتی کشتتوکاڵ هاوکاریان بێت ئەوە دەتوانن پەرە بە دار و باخی فستق بە شێوەیەکی فراوانتر بدەن. نەمامگەیەکی گەورەی تقریبان 20,000 نەمامی لەگەڵ باخێکی 4-5 دۆرمیمان کردووە وەک سەرەتایەک ئەزمونێک لە ناوچەی چەمچەماڵ و دەوروبەری. ئەتوانی بڵێن فستق بۆ هەموو ناوچەی کوردستان لە ئیلام تا شرناخ هەتا خانەقین هەتا زاخۆ گونجاوە، بەڵام خاستەن بۆ سنووری چەمچەماڵ زۆر گونجاوە، چونکە هەم گەرمای پێویستی هەیە هەم سەرمای پێویست سنووری چەمچەماڵ. و داری فستق ئەتوانین بڵین لە ڕیزی دارەبەنە، یان لە ڕیزی قەزوان و بەڕووە و داهاتێکی باشی هەیە و ئەتوانین بڵین مەسروفێکی کەمیشی هەیە و ئاودانێکی کەمی ئەوێ. بۆ ناوچەی سەنگا و چەمچەماڵ بڵین گەلێ گونجاوە و زۆر بەرێ ئابووری ئەدا ئەگەر بتوانن بەو شێوەی کە ئەندازیاریە ئەو شێوەی کە بێ کشتتوکاڵ لە بواری باخی فستقا بکەی ئەتوانێت بەرێ ئابووری بدات. بۆیەوە بە پیشەسازی ناوی لێبن لە زۆربەی وڵاتەکانە. فستق دارێکە لە 200 متر لە ڕووی ئاسی دەریا هەتا 2200 متر لەسەر ئاسی دەریا ئەتوانی بچێنیە بە پێی نۆعیەتەکانی، بەڵام لە 900 هەتا 1200 متر لەسەر ئاسی دەریا گونجاوە. دوا بەدوای جوتیارەکەی گوندی سەرقەڵا چەند جوتیارێکی دیکەش لە گوندی گۆبتەپەی سەرزێ و بەرزایەکانی بانی مەقان باخی فستقیان لێداوە و بەرهەمی هەبووە. بەڕێوەبەری کشتتوکاڵی چەمچەماڵش دەڵێت ئەوەی لە توانا و دەسەڵاتی ئەواندا هەبێت هاوکاری جوتیاران دەکەن و خزمەتگوزاری کشتتوکاڵەکانیان بۆ دابین دەکەن. ڕاجێکی باشێ بۆ جوتیاران ئێستاکە خەیکی پەرپێدان و دروستکردنی باخی تایبەتن لەو بوارەدا. ئەوەی لەسەر شانی ئێمە وەکو بەڕاتی کشتتوکاڵی چەمچەماڵ هەموو جۆرە هاوکاریشیان دەکەن بە پێ و توانا و کارستانی کە لە بەردەستدایە و جوتیاران هانەدەین بۆی ئەو باخانەی کە هەیەە لە هەمە چەشنەوە بکەن بە جۆرێکی باش بتوانن سوود و قانجازێکی باشی پێ بگەنەوە، بتوان بازاڕەکانی پێ بژێنەوە و چیتر ئەو بەرومە لە دەرەوەنێتە ناو کوردستانەوە کوردستان ئاعتمادی سەرەکی لەسەر جوتیارانی خۆمان بێ بۆ سوود و قانجازەکان هەموویە بۆ جوتیارانی خۆمان بێ. فستق کە بە بستەش ناو دەبرێت بەرهەمێکی هاوینەیە، داری نێر و داریمەی هەیە. بەرهەمی داری نێری فستق تەنها بۆ پیتاندنە. فستق بە زێڕی سەوز ناو دەبرێت. لە ئێستادا لە بازاڕەکانی جیهاندا فستق زیاتر لە 90 جۆری هەیە کە 4 جۆریان بە فستقی نمرە 1 ئەژمار دەکرێن کە بریتین لە جۆرەکانی ئەکبەری بندوقی ئەحمەد ئاغایی کە لە قوچی. وڵاتەکانی ئەمریکا و ئێران و تورکیا و چین بە وڵاتە سەرەکیەکانی بەرهەمێنانی فستق دادەنرێن. فستق لە مانگی شوباتدا دەست دەکرێت بە چاندنی و لە کۆتایەکانی مانگی تەمووزدا بەرهەمی پێدەگات. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام، گوندی سەرقەڵا لە سنووری ناحیەی سەنگاو.